سەدان ساڵە کورد وەک گەلێکی موسڵمان بایەخی تایبەتی بە جەژن و بۆنە ئیسلامیەکان داوە بە جۆرێک سیما و مۆرکی جەژن و ڕنگدانەوەی لەو چەند ڕۆژە تایبەتەدا بۆ تا بەشێکی دانەبڕاو لە ژیان و کولتوری کوردەواری. مامۆسایەکی ئاینی داواکارە هاوڵاتیان بەردەوامن لەو تایبەتمەندی بە جەژنی دەدەن بەو پێ گرنگجیدان بە جەژنەکان بەشێکە لە خواپەرستی. ڕاستیەکەی زمانی زوو پێشترەکەی خەڵک تۆزێک کەمتر بووە و خەڵک زیاتر ئاگای لە دەوروپشتی خۆی هەبووە، فعلا ڕەحمیش تا ڕادێک باشتر بۆ ئاگیان لە دەوروپشتی خۆیان هەبووە. بەڵام ئێستاکە بەهۆی ئەوەی کە خەڵکی ئەمەندە مەشغەڵەتی زیادی کردووە و بڵاو بۆتەوە و بەهۆی فەیسبووکەوە و بەهۆی تەلەفۆنەوە و بەهۆی تەلەڤیزۆنەوە و بەهۆی ئەنتەرنێتەوە و بەهۆی کاسپی و شتەوە خەڵک هەریەکە پەڕیوەتە وڵاتێک و منتیقەیەک و شار و شارۆچکەیەکەوە بە حەقیقەت باهی ئەوەنە بڵاو بۆتەوە، یعنی فرێ ئەوە ناکەوێت لە ماوەی ڕۆژێکا و دوو ڕۆژاوانە سەردانی هەمووی بکە. لەم ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر گرینگە بۆ ئێمە موسڵمانان کە گرنگی بەو جەژنانە بدەین، چونکە ئەو دوو جەژنەی ئێمە وەکو موسڵمان کە هەمانە لە دوای دوو فەرزی زۆر گرینگ و دوو ئەرکانی زۆر گەورەی ئیسلامەوە دێت کە یەکەمیان جەژنی ڕەمەزانە کە لە دوای مانگێک بە ڕۆژبوون یاخود 29 ڕۆژ بە ڕۆژبوونەوە دێت و هەروەها دووەم جەژنمان کە جەژنی قوربانە و بۆیە بەڕاستی ئەم جەژنانە دروشمی خوای پەروەردگارن. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. سەرەڕای ئەوەی لە ئێستادا هۆکارەکانی گواستنەوە زیادیان کردووە، بەڵام بەراورد بە دەیەکانی ڕابردوو گەرموگوڕی بۆ جەژن و نوێکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە بە مۆرکی تایبەتی جەژندا دەنرێت ڕوو لە لاوازیە. توێژەرێکی کۆمەڵایەتی پێی وایە بە جێگەیاندنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە هەموو کاتێکدا و با تایبەتی لە جەژنەکاندا چێژێکی ڕۆحی بۆ مرۆڤ هەیە، بۆیە پێویستە گرنگی زیاتر بەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە بدرێت. مەسەلەی کاڵبوونەوەی لایەنی ڕۆحی مرۆڤەکان بەڕاستی ئەمە بەدی ئەکرێ ئێستا لە کوردستانە، لەبەرەوەی جاران پەیوەندیە کۆمەڵایەتیەکان چێژێکی ڕۆحی هەبوو بۆ مرۆڤەکان، هەستێکرد کە لایەنی ڕۆحی پێ ئاسوودە ئەبێ، بەڵام ئێستا بەعەکسەوە ئەو لایەنی ڕۆحی ینی لاواز بوو لەبەرەوە وای کردووە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڕاستی کەم بێتەوە. بۆی ئێمە بتوانین ئەمە جارێکە زنوکەینەوەوانە، ینی گرنگە لەسەر ئاستی تاک، یعنی بە تایبەتی لە چوارچێوەی خێزانە ئیش لەسەر ئەوە بکرێت کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان جارێکتر برەوی پێ بدرێتەوە، تایبەتی دایک و باوکان لەم بابەتی ڕۆڵی گەورە ئەبینن کە مناڵەکانیان هاندن و بەشداریان پێ بکەن لەو بنە کۆمەڵایەتیانی کە خۆیان بەشداری تیاکەن. توێژەران و پسپۆڕان سەرقاڵی خەڵک بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هۆکارە تەکنەلۆژیەکانی دیکە بە هۆکارێکی سەرەکی خابوونەوەی ئەم گەرم و گوڕیا دەبینن کە پێشل لە جەژنەکاندا هەبووە. با جۆرێک وا هەست دەکرێت خەریکە تەکنەلۆژیا جێکەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دەگرێتەوە. هۆشداریش دەدەن لە کاڵبوونەوەی زیاتری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ڕەنگە ئاسەواری خراپ لەسەر تاک و کۆمەڵگە بەجێ بهێڵێت. ئەوکات ڕۆڵی مامۆستایانی ئاینی و مینبەری مزگەوتەکانیش لە هێشتنەوە و بەهێزکردنی و پەیوەندیانە بە میحوەری و گرنگ دەزانن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.